خۆی کۆمەڵگەی ئێمە ئافرەت لەبەرەوەی ئەرقەلەی زۆر بۆ دروست بووە و ڕێگری زۆر هاتوتە بەردەمی و نەیتوانیەوە بگاتە ئاسی مەرکەزی قەرار یان بڵێن سومعی قەرار لەبەرەوە هاتوون سیستەمێکیان بۆ داناوە لە هەموو شوێنەکانە ئەو بەتایبەتیوانەی کە شوێنی بڕیاردانن بێت تۆ بە ڕێژەیەک لەوێ بیت ئەگینا خۆی ئەسڵ وایە بە پێی چۆنیەتەکەی لەوێ بێ نەک بە پێی چەندێتیەکەی ئەمە ئەسڵە خۆی دروست بە خۆی تواناکانی دەربخات وا لە بەرامبەر و لە دەنگ دەربکە بۆ نمونە بچێتە ئەو شوێنەیەوە کە بتوانێت سوود بگەێنێ بەڵام ناڵم هۆکارەکەی ئەوەیە کە ڕێگری و ئەرقەلە زۆر بووە و تواناکانی نەیتوانێت وەکو پێویست دەریخات لە هەمان کاتیشە خۆی نەچۆتە پێشەوە ئاین دوو سەبەب مانێ سەبەبێکیان زاتیە کە پەیوەندی بە ئافرەتەکە خۆی هەیە سەبەبەکەی تریشیان پەیوەندی بەو سیستەمەوە هەیە کە حکومەکە لە هەرێمی کوردستانە ئێمەش لەگەڵ ئەوان کە بە جوودی خۆی و بەتوانای خۆی بچێتە ئەو شوێنەوە کە بتوانێت خزمەت بە کۆمەڵگە بکات ئەمە بەڵە کاتی ئەوێت ئێمە بتوانین ئەم ئامانجە تحقیق بکەین یعنی ئەم ئامانجە بەدی بێنین کاتێوێ یەکەم شتە بێ ئافرەت لە خۆیەوە دەست پێ بکە یعنی بۆی بتوانین ئافرەتێکی بەهێز و بەتوانە بەبێ ئەوەی کە سیستەمێکە بێ بخاتەوە شوێنەوە خۆی بڕاتەوە شوێنە ئەبێ ئیش لەسەر خۆی بکە ئیش لەسەر توانای علمی بکە توانای زانستی توانای قانونی خۆی سەقافی خۆی و ئەو ئەجواء سیاسی کە تایەتی بێ مطلع بێ لەسەریتر لە مشارەکەی لە کاری سیاسیا بێ لە کۆمەڵایەتیا بێ لە ئیجتیماعیا بێ سەرەتا ئیش لەسەر خۆی بکە سیقەی بە نەفسی خۆی هەبێ و ڕازگۆ بێ لەگەڵ بەرامبەرەکەیە متمانەی ئەوان بەدەست بێن متمانەی خۆشی باتەوە بەوان و لە هەمان کاتیشە ئیش لەسەر سیستەمەکە بکرێت یعنی گۆڕانکاری تیا بێت ئەم هەوڵەیە ئەگەر پێش لە 150 هەوڵەیە بەس هەوڵەکەی با بە 100 بۆ ئەوەی بگاتە ئەو جەمەبەستەی کە بتوانێت خزمەتی سەرجەم کۆمەڵگە